شو مرة مجال يا نرمي مجال تلاقي يقوم تشكيلة تشكات يمكن خذها كم مجال ما يبونه وجد شفت يوم والله أصحاب لازم مجال مطلوب ما لازم كم برادري محمد محمود وقتي أبي موفى سامي مسؤولية كتير جدا أما بكم قال بكم رخ بركة وزن مقصد سني تا توي كذي نافع كم كنا از بيناس من بعد بكم رجل ما بنتج على خير كذا كم مجال والله أربعين أب كمال أحمد راح سكرتير البارتي والله كمال أحمد هات قلت خير أم حال حوال أبا قوم أنا بجمالته أبي نازك أبي نازك مثلا سكرتير البارتي أبي نزل أتكلم تقول كذا مجال قوم كهرباء بتشات كم وكذا قلت له قلت له أبي قوم لا رختاب عطار الجملة أرجع تضمر كيلو تتن تتن أنا والله مخرب بيتي والله أخي ما جرى رأيتكو ملبسين بين والله أمتون أبرشاتين قوي ناتنا ما قوي والله ما تنا قوي هني مرة بشغل ما قوي أقول خدمتك كل شيء بيجا حاضر خدمتك كل شيء جاي ناو قوي ما بجرمين بس أجمل ما حتى هو يلي جدا مش مالي أم جالس بالضبط دەی یانزەی هەفتا و شەش گەشتی ناوێ ئەبوو عەلی هات بەرەو پیرمان من لەو ڕۆژەوە ئەبوو عەلیە ناسم تەبعاً ئەبوو عەلی بۆزێ لە ئەو خەڵکە کورتپەروەرانە بوون کە لە دوای نەمانی شۆڕشی ئەیلول لەگەڵ شەید شێخ حوسێن و خەڵکێکی زۆریش کەوتنە منتیقەی سووریا و ئەوان لەوێ درێژیان بە خەباتدا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەر لە دروستبوونی یەکێتیەوە ئەوانە ببوون بە بەشێک لە یەکێتی و ئەبوو عەلی بۆ خۆی یەکێک بوو لەو کەسانەی کە بەشێک لە ئیشەکانی یەکێتی بۆ ناردنی چەک و هاوکاری هێزی پێشمەرگە لە سووریاوە ئەبوو عەلی بەشێک لە کارەکانیە کرد و لە ناوچەیەکمان دروست کرد بوو چکە کوردێکی زۆری کوردستانی عراق لە ئەو منتیقەی سووریا بوون بە دیهاتەکان لە قامشلی لە دێرک و دیهاتەکانیشی لەوێ کۆبوو بوونەوە ئەبوو عەلی لەوێ خەریکی تەنزیمات و ئیشوکاری یەکێتی بوو کە جەنابیم بینی و تەعاروفمان کرد پێکەوە منیان ناسان دیارە پیاوێک بوو کە زۆر دڵسۆز و پیاوێکی قۆز و جوان بۆ من باسی کەوەی ئێستایی کەم باسی 44 ساڵ تقریبن ئەو کاتان ناکەم 43 ساڵ زیاترەکە لەوەیە کە دانیشتین لەسەر وەزعی کوردستان و لەسەر دەستپێکردنەوەی شۆڕش و لەسەرەوەی کە چۆن ئەوش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیشیە کە دۆستی زۆر نزیکی جەنابی مام جەلال بوو ئەو برادرانەی کە لەوێ بوون بینیم هەموو ڕێزێکی تایبەتیان هەبوو بۆ مامبۆزێ من هەر لەو قۆناغات توکە فترەیەکی کوون بوو ئیشمان بە یەکەوە نەکردووە بەڵام کە پرسی مامبۆزێکیە هەموو خەڵکی بادینان و منتقی لای خۆیان ئەو منتقانەی کە لێ بۆ ئیناسن و پیاوێکی تێکۆشەر بووە برادەرەکانیش کە لێ بوون زۆر لێ ڕازی بوون و ماوەیەکیش لای چوو بوو قامشلی ئەو هەر لەوێ ئەمایەوە مەقەڕوشتی لەوێ بوو جارێکیان لەوێ بینیم یەکەم دەستەی پێشمەرگە لە شۆڕشی نوێ لەو سنوورە دروست بووە کە مامبۆزی و برا شەهیدەکەی مامبۆزی یەکێک بوون لەوانەی کە ڕۆڵی گرنگیان تیابینیوە هەروەکو چۆن لەو سنوورە شەهید ئیبراهیم ئەزۆ سەرکردایەتی هەڵسانەوەی شۆڕشی لەو سنوورە کردووە و ئەمان پەیوەندیی بەهێزیان هەبووە کە ئەو کاتانە ئەتوانم بڵێم ڕۆژ ئاوا بە تایبەتی سنووری قامیشلو هەم ئەو لە پارتە سیاسیانەی کە لێ بن و تێکۆشەر و ڕۆشنبیرانەی کە لێ بوون پاڵپشتێکی باش بوون بۆ هەڵسانەوەی شۆڕش هەم زروفێک بووە کە ئەو کاتە ململانێ لە نێوان حیزبی دەسەڵاتداری سووریا و حیزبی دەسەڵاتداری بەغا هەبووە کە ئەمان توانیوانە سیاسیانە ئەو مۆزوعانە بقۆزنەوە بە بەرژەوەندی هەڵسانەوەی شۆڕش.
لەو وەختەوە دۆستایەتیم لەگەڵی نەپچرا هەتا وەفاتی کردوانە دائیمەن حتا ئەگەر دووری ژوان بە تەلیفۆن ئەگامان لە یەک بوو و چەندین جار من بە ڕێگای قامشۆدا هات چۆم کردبیتن ئیلا دەبایە لای ئەو لا بدەم و شەوەی لە قامشلێ بمینێمەوە قسەی بکەین و قسەی باس بکەن چکە ماوەیەکی باش بووە مەسوولی یەکێتی لە قامشلی و ئەوە شوای لێ کردبوو کە لە مەکتەبەکەی لەوێندەر دووسێ ئەرچی هەبوو ئەرکەچی ئەوە بوو لەگەڵ دام و دەستگای حکوومەتی سووریا هەماهەنگی بکاتن بوو هاتوچەی برادرانمان و هێنووانە ئەرکەچی تریش ئەوە بوو لەگەڵ ئەو جەماعەتەی کە پیان دەگوترە معارزەی عێراقی و نوێنەریان هەبوو لە قامشلی وەکو حەزبی باسی سەر بە سووریا حەزبی شوعی پارتی لەگەڵوانیش تەنسیقی دەکرد و لژنەی هاوبەشیان هەبوو دادەنیشتنەوەی عێلاقی بە ناوچەکە هەبوایە تەنسیقیان لەگەڵ یەکتری دەکردوانە. قیادەیەکەتی وی وەختی ناوشێوان بی مامجلال بی ئەوژی سووری سووری ئەوجی بەیەماوەتم سووری عادل مراد بی عەبدوڕەزاق پێری بی عەمەر شێخمیش بی بەس عەمەر شێخمیش لەنما دائیمێ دی هات بچوو دات کوردستان شامێ مارق مامجلال بەدگەرە دکتۆر کەمال فواد بی کەمال فواد بی كما دكتور فؤاد معصوم بي تزين يا دكتور كمال فؤاد أبدا ألمانيا صارت شو ندعي علمي عمر ده بابا بي وقت قد عمر ده بابا بي ما يعني أمان بيجي أمريكا قام شيء قبعة شو بينه ترى وجا ما بيشغله أقول ما خازق كل خدمة نجد دبل ما بعد مامبوزي خلقي موسقانا مامبوزي وقت خدا امر بطليول بالكردستاني وقت هاتا قها مام جلال جي ممنون بيجي وهي مام جلال ممنون بيجي زاني مامبوزي جي مروفي مالا باشيه وقت بابي وامري ين مصطفى نايفي باشي اوروبا دكتور كمال وفؤاد معصوم بريمه نايف رجع عمليه خديكيه رحمه خديكيه ومحمد نايف هردول ويدري عزم ماندو باب تاع عمليه خديكيه محبته وعزم مادن ها مالا باشي سوي فراوينه اواجي فراوين شيكي هو مام جلال بهات المالا باشي بشتي هات المالا باشي لي نري مام جلال بهتر رحي خدا سال ابو علي وقو ايكتيجي وطبعا زانيجي منطقه حميده ابو علي وقو ميرا وقو عشير واشتاز حميد يجي حزبه ويجي اكتريه وحميم ميرابين تقدمي يعني حزبه تقدمي حميم روبي ما بخزمه ما بين او بهتر حج ابو علي ام بهتر برو يكدي شنو اقول لك هنجي بي يكدي جيل يكدي سويرا بنبي يكدي هما بي حكمه جامعه قلت عالمين ويكتي شيبيا وشورشك نه دست بيكي وريك خاصني نينا وبيرو باوريك انها ورن نبدا ويكتي وق يعني شبه جبهه هر کسی که بنبدا تیار اشتراکی هست و مارکسی هست و وطنی هست و کارگر و جوتیار و آقاوات و مثقف و کی به نافذه یکتی جرا بکریه حزبی رنگی عالم همه بیرو باور جهانی چون نافذه کار خبردار کرد. اف مجموعة العشيرة ميرا وميسا رشا او اوي ومنطقة خوري يعني منطقة وين رخي اوفي اوي جهاشتنا ريزني كتير شماني وحتى قال شوانا كشهيد بون طيبات او سو حد شهيدين عول قال شهيد بريم عزو صادين نوط شواب ريا ماموزي بيواندي بي كتير كربون ماموزي كساتيا كا جرين بودنا في عشيرة ميرا دا شبان هندجك قالك او تشتا او وخبات ايش بردوام بيو ودائما شك هم بارگاه هم مالویش بارگاه گوی بول قامش لی بو یکتی نشیوان کردستان و دوست وانا
وأبن دوستين كرداتي أبن خاطنين باكورجك كوقت دهاتن هما همي حشكو مالا منبوزه وكي بارگاه متحده بو کرد پرورین باكورجك بوزه نتنه بابم بو هوال بو هر يعني ما تجري ام وصفي نحس يعني انه بابا هر هوال ما بو فرق جدایی دفی نبو کی با عرب کرد چه کس قصداوی کرد با که چا او شعور دائما داواجی مام جلال رابی کمیته یه شکل کنابه که کمیته بردیدن اما شبه کی که مسئوله با و هم ابدی همه که انجام از مصطفى شعشين بشيخنا شيخنا حسنا مو في حسنا مش ايراني بأوجهات قهامة وما حتى حدوا فيه منبوزي امر گندکی دان اکوده گندکی میرال سوریه قلت ما خابدن اكودا أبا مام جلالي هاتي أم جماعتي مام جلالي أم جماعتي إكتينا بقول كي بلي ما حميا خدا داديب حتى حفتي وبينجي حفتي وبينجي هات قلت ما مام جلال دولة جوا فكري بوبا خلقي سوري للشامي طبعا يا كي تيجي هنجي السيت هيعرف فكري بين وقتها درست بين خطا قشتي وكوما لرنديران كردستان وحركة اشتراكي ناويدا طبعا أزو بوزي أو يوم خطا قشتي يا مام جلال بين احتمال وافد يا عوضة رحمة لي بن مام جلال ما ندي دو ما تقريبا ندي ناجي ناكل بس حتى أم كهانا يكودو مامبوزي أم بنا لقاء مام جلال راكد دولي دو ما يكودي ديت هر يوم مامبوزي ما بيش مرقتي كر من بۆ خۆم باوکم زیاتر علاقی هەبوو لەگەڵێنە بەڵام من بۆ خۆم وەکو عشرەت خەڵکیان لێ ناسم بەڵام علاقە ڕۆحیەکە و علاقە شخصیەکە زیاتر هەر لەگەڵ ئەوە عەلی خۆی بوو ینی بەنسبەت بنەوە ئەجنا ئەوان بوو نامایەی ئەوەی کە خەڵکێکی زۆر لەو بەنتیقانە پەیوەندیان بە یەکێتیەوە کردووە خەڵکێکی زۆر قارەمانیشمان ینی تیاچوو لەوانەی کە لەو مەفرەزە سەرەتاییانەی ساڵیەکانی 76 و ئەبوو عەلی ئەوەم لەبیر چوو کە بیڵێم لە دێرک یەکێتی معسکەرێکی کردبەوە بۆ تەدریبی کادیرەکانی ینی ئەبوو عەلی لەوێش یەکێک بوو لە ئەکتیڤەکانی مەسەلەن کادری یەکێتی و زیاتر ئیشە لۆجستیەکان زۆربەی ئەوە عەلیەی کرد هەر لەگەڵ مەفرەزەی یەکەم لەگەڵ ئیبراهیم عەزەوان ژمارەیەکیان لەگەڵ ئەو مەفرەزانە بوون کە تێپەڕینەوە ئەوانە ئەو هاوکاریانی دەکرد و لەگەڵیان دەهات و دەچوو لە دەورەی تەدریب و ئەوانەش بەشداری دەکرد و بۆیە لەو فترەیە کە لە قامشلۆ بوو مەسەلەن لەگەڵ دکتۆر خواعافی کە کەمال خۆشنا و عومەر دەبابا ئەوانە ماوەیەک لەوێ بوون سەرپەرشتی ئەو ئۆرگایان دەکرد کە پێشمەرگان تەدریبیان دەکرد و ئەبوو عەلی دائیمەن لەگەڵ هەردووچیان بینی زۆر خۆش بوو خۆشیان دەویستەوەوانە کە عومەریش و دکتۆر کەمال خۆشناویش دائیمەن باسییان دەکردوانە و جاب لە ڕۆیشتنی مەفرەزە هاتنیان نردنی چەک هەرچەندە هەندەزار کەم بوو چەکەکان کە دەڕۆیشتن لەبەرەوەی لە ڕێگادا تووشی بۆسە و هین دەبوونەوانە بەڵام هەندێکجار وەجباتی گەورە دەڕۆیشتن و ئەویش ئەوەی کە سەرچانی بوو و پێویست بوو ئەو هاوکاریە دەکرد لەوێ لەبەرەوەی ئەو کاتە تەکنەلۆژیان نەبووە تەنها ئەکرات لە ڕێگای ئەم تێکۆشەرانەوە و مامبۆزی و هەواڵەکانی ئەو پەیوەندیە دروست بکرێت کە لە دەرەوە پەیوەندیەکان ئەهاتنە شام و دیمەشق و پاشان ئەهاتنە ناوخۆی کوردستان لە سنووری زومارەوە باشان لێەوە ئەگەیشتنە شارەکانی وەکو دۆهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک و هەموو شوێنەکانی کە ئەنی ئەمان ئەتوانم بڵێم پردێکی گرنگی پەیوەندیەکانی شۆڕش بوون لە بینی دەرەوە و ناوەوە وەختا دەست حرەکەیکردن پێشمەرگە تانزیمکردن و برن دەورەی شامێ ئەبوو عەلی و ڕیاوی و جماعەتی
وقت الدولة تخرج بهذا قيادة إبراهيم عزو درباس كان شو تركه من أبو علي دوستي بالقامش لهذا من الرياض وأسلحة وتشتري كاريا وكان برن حديد تركه درباس كان دربازي كردستاني خلق الناس كل ويده برياض خلقاجي درباس حتى درباس كر علاقتي قوية بيني كاركي باشت كده بويكتي متابعتي ئێستاکە ئاسان دەوقسان دەکەین بەڵام وەختەی ڕۆیشتنی دوو کەس تێپەڕینیان لە ئاوەکە یاخود لە هەموو ئەو بۆسانێکە لە بەردەمیانە ڕۆیشتن و هاتنیان سەرکەوتنێکی گەورە بوو خواکە بەهزاد هەبوو وفاتی کرد لە سویدەوەانە بەریدی دەینا و دەبردووانە شارەزایی پەیدا کرد و ئەبوو عەلی و برادەرەکانیش هاوکاریان دەکردوانە کە دەڕۆیشتە تا دەڕۆیشت داهاتەوە دوو ماجی پێدەچوو کە بەریدی دەینا کۆمەڵک نامەی شەخسی و هینوانە بوو شتیش لەگە خۆی دەبرد پێشمەگە لەگە خۆی دەبرد و چەکی لەگە خۆی دەبردووانە دوتر هەموو ئەو باسانەی کە دەیکەین ئێستاکە خەڵک ممکنە لەبەرەوەی تێدا نەژیاینە نازانن ئەوە هینە بەڵام ئەو وەختە و ئەو نەوە ئەخەباتە کارێکی گەورە بوو خزمەتێکی گەورە بوو هێنوانە طبعا مفارز هنگیان بارا پتر تایبەت پشتی جۆخەت بۆ منتەقا شنگالێ و دووروبەری ڕەبیع وا دابین دوی عمریدا بەدڵ نەتێ لەگەڵ خۆ بینین دەرباز کرد بەس ئەم دەهاتین بەس عەلەکسەر حتا حدودی گەلمەت هات وەختێ زانی بۆ جەهەکی ئەودیەجی دایت پێش مەبە یعنی دایمە دلی ڕەخمە بوو مەبوزەی گەلێک ئەودی بوو جا من بوزە دوێدە دەورێکی باش هەبوو بۆیکی دایمە ئەو لەژنەک لودی هەبوو یعنی یەک شووە کەسا بابێن سەرپەرشتیارێ یەکەتی دەبەرە جەزیرێ ینی قامیشی بوو من لە هەشتاکان لە هەشتا و هەفت و هەشتا و هەشت کە مەساڵەکانیەتی لە بادی ناموون ئەو کاتە لەگە برای بەڕێزم کاک مەلاسدی کاک قادر باشدۆری کاک بەدەل بەڵام ئەو کاتە جەنابی ئەبوو عەلی لەو ناوە نەبوو بەڵام ناوبانگەکەمان لە بیست بوو کە چە پیاوێکی کۆمەڵایەتی سیاسی بە عیلاقات و لە هەمان کاتدا پیاوێکی زۆر خەباتجێڕ و پیاوێک بوو کە بڕوای بە یەکسانی و خەبات و تێکۆشان هەبوو ئێمە ئەو کاتە گەنج بووینیان لە بە شتێکی تر برین منداڵ بووین ینی هەمومان تەمەنامان دەکرد لەو خەبات و تێکۆشانە بگەینە مەرتەبەی ئەبوو عەلی چونکە ئەبوو عەلی لە مەنتیقەکە زۆر ناو ناوبانجی هەبووە دەچوین بە هەر شوێنێکە کە باز لە ئەبوو عەلی دەکرا هەموو خەڵکەکە بە چاکە و بە خێر و بە باشە ناویان دێنا پیاوە بوو خۆشی لە ساحەکە ئەو دەمە مەوجود نەبوو کە من ئەبوو عەلیم بینی سەرەتا ئینسان کە یەکتری دەبینی وەکو ئەوەی هەموو قسە هەموو بیرەوەریەکانی بیر دێتەوە کە سەرەتا بینیم هەموو بیرەوەریەکانم بیر هاتەوە ئەم باسی دەکرد ئەم باسی دەکرد شۆڕەجێڕ باسی دەکرد خەڵکی احتیادی باسی دەکرد مەلا باسی دەکرد فەقێ باسی دەکرد نووسەر باسی دەکرد هەموو باسەکان بەبیر هاتەوە کە قسەی دەستی بە قسان کرد و لەگەڵ من دەستی بە گفتوگۆ کرد تێگەیویشتم ئەم پیاوە فعلەن ڕاستیان دەکرد فعلەن قسەکانیان ڕاست بوو خۆشم ئەو کاتە ئەگەر بگەڕابایەوە جارێشتر بگەڕابایەوە ئەم تاریخە خۆشم هەر هەمان قسەی ئەو کەسانم دەکردەوە کە لەناو عالەم لەناو خەڵکەکە بڵاویان کرد بۆ خۆشم دەهاتم بە مەدعی و بە سەنای چونکە بەڕاستی پیاوێکی ئەو پیاوە بوو کە ئینسان بتوانێ مەدعی بکا و بتوانێ قسەی لەسەر بکە پیاوێک بوو هەمیشە ڕوحەتی مقاومە لەلایەنمان بۆزێ و ئیرادەی بەهێزی پۆلاینی کوردایەتی پێشمەرگایەتی هیچ کەسێک نەبووە ینی ئەوەندە بەهێزبی لە منتیقەکە و ئەو منتیقەیە منتیقێکی گەرم بۆ بۆی چێژمانی کوردستان لە ڕابردوو لە شۆڕەشی نوێی گەڵەکەمان شەیدی ئیبراهیم عەزۆ و دەیان شەیدی تری تێکۆشەر کە ئەمانە لە مەفرەزەی سەرەتایی چێژمانی کوردستان و مامبۆسەش بە هەمان شێوە و ئێمە دەبینین ئەم پیاوە تێکۆشەرانە و ئەم ڕۆڵە مەزنانەی کە ئەوان لە بزاوی ڕزگاری خوازی گەلەکەمان بینیانە دەبێت هەمیشە وەکو مێژوویەکی پرشنگدار لە نێو میلەتەکەمانەوە لە نێو مێژوو بنووسرێتەوە باز بکرێتەوە ئەمانە ناکرێ ماهیەت و ئەهمیەتی شۆڕش جێرەی ئەوها گەورە بە دوو دێر لێرە باسی بکەین بەڵام بۆ نووسینەوەی مێژووە بۆ مێژووی ئەم تێکۆشەرانە بەڕاستی پێویستە زیاد احتیمامێکی باشی بدەین کە بتوانین
لە ئاس قوربانیدان و ماندووبوونی ئەم تێکۆشەرە گەورانە بێت. وەڵاوەش دەوی هەبوو مامی بۆزێ لەگەڵەمەوە و خزمانەی خۆی لەگەڵەوان مناڵم دووجار چوون بینیومە لە دیوەخانە لە مەقەڕەکەی خۆی لەوێ و لای ماوینەتەوە نانمان خواردۆ لای و من کە چوون بۆ سەرپەرشتی سەردانی پێشمەرگەکانی ئەوێ چووم مناسبەیەکی خۆش بوو کە پاش 40 ساڵ ئینسان ئەتوانی ڕەفیقێکی خۆی بینێتەوە کە بەردەوامە لە خەباتە لە تێکۆشانە هەر بۆ ڕۆحێتی جاران قسەی بۆ کردین و ڕێ بەرزەکردینەوە و ئیمانی بە قوت بوو بە یەکێتی و بە خەبات و بە پێشمەرگایەتی. ئەو ڕۆلی لۆجستیکی زیاتر و ڕێگاکردنەوە زیاتر هەمووی ئەبوو عەلیی کرد لە ئەو زمانەی کە بەڕێکەوتنی شەید ئیبراهیم عەوزۆ ئەوان و هەڤاڵەکانی زۆربەی شتە لۆجستیەکان ئەبوو عەلی بۆ یەکردن. جارێک ئەبوو عەلی بینیوە بەوت و دی من ماندی بووم ئیترامەوە ئەبوو عەلی یادی بەخێر قەت ماندوو نابوو و لە لای ئێمە مستەڵەحێکەیە کە یەکێک هیلاک نابێت لە سیاست و لە خەبات پێڵێن لە ئەی ڕەقیبایە ئەبوو عەلی بەڕەحمەت بێیانی هەتا ڕۆحیش دەرچوو هەر لە ئەی ڕەقیبا بوو قەت هیلاک بوونی نەبوو. ئەم شتانە دائیمەن قائد ئەو کەسەیە کە خۆی شەڕ ناکە تەنها خەڵک ورە بەرز دەکاتەوە و ئەوەی شەڕکەرە پیاوەکی ئازایە بە خۆی شەڕ دەکات. کاک ئەبوو عەلی بە بڵێن خۆی تااقەتی ئەوەی نمابوو شەڕەکە بەڵام هەر قائیدی مابوو هەر سفەی قائیدی لە دەست نەدابوو خەڵکی چۆن شەڕ پێ دەکرد چۆنی تەوزیع دەکردن دەیوت لە کوێن دەرێ ڕاد بۆ کوێ دێن لە کوێ دەچن کوێن دەرێ بگرن کوێن دەرێت تەقەی لێ بکەن ئەمانە بۆ پێشمەرکان ڕێنوێکی باش بوو و دائیمان سفەی قائیدی ژوایە لەم شەڕی داعش سفەی قائیدی دەبینی دائیمن قائیدی هەمومان دەزانین لە خەلفیە لە ئەمامی نییە چونکە قائید بەس تەوجیه دەدا ئەبوو عەلیش لە تەوجیهدان و لە ورە بەرزکردنەوە و لە ئاراستەکردنی پێشمەرگە و لە خەبات و دیفاعکردنا پیاوێکی زۆر بەورە بوو و پیاوێکی زۆر کاریگەر بوو و دەیتوانی خەڵک ئیقناع بکە بۆ ئەوەی بتوانێت هەموو ئیشە باشەکان بکە. کاتی شەڕی داعش و دواتر لە هەموو مناسباتەکان کە ئێمە دەچونی ئەو منتیقەیە دەمانزانی مام کەسێکمان هێناییمان بۆزەیە بۆ هەموو شتێک دەتوانی پشتیوانی کورد و یەکێتی نیشتمانی کوردستان بکە لە منتیقەوە شخصیەتێکی گەورە بوو لە منتیقەوە پیاوەک بوو بە سەخاوەت و هەمیشە کە کەسێکی میوان دۆز بووە بە تایبەتی بۆ پێشمەرگە و فەرماندەکان هەمیشە دەرگای کراوە بووە بە خوانە خۆش و ڕازاوانەکانی بەناوبانگە لە منتیقەکەوە. ئەم سیفاتانەی لە شۆڕەجێرە گەورە هەبووە لە کەم کەس هەیەەوە بۆ ئێمەی بادینیەکان خەسارەتێکی گەورە بوو. ئەو ماوەی کە من لەوێ بووم ڕاستە بۆ ئێمە بۆ من وەکو ماڵی باب وەکو بارگایەک وەکو پشتیوانێک وەکو قەڵایەک وابوو بەڵام سیرمە کرد بۆ هەمووی بەو شێوەیە بوو هەموو پێشمەرگەیەکی خۆشەویست بێ جیاوازی عەشیرەت بێ جیاوازی ئاین و مەسەب و دین و بێ جیاوازی حیزبایەتی هەموو ئەو تێکۆشەرانەی کە ئەیانویست بەرامبەر بە دوژمنەکانمان بە تایبەتی لەو کاتا کە داعش دوژمنێکی سەر و ماڵی هەموو کۆمەلگای کوردستان بوو بە هەموو پێکاتەکانیەوە نەک تەنها کورد نەک تەنها با بڵین ئەوانەی کە لەگەڵ بیر و باوەڕی ئەوانە لە ڕووی دینەوە نەئاگونجان بەڵکو هەموو چین و توێژەکان لە کوردستان لەلای ئەوان پلانی نەمانیان بۆ دانرا بوو مام بۆزێ لەو ڕۆ بۆ پشتیوانیکردنی هەموو کەسێک کە بەرگری ئەکرد کە هێرشی ئەکردە سەر دوژمن پشتیوانی هەمومان بووە نەک تەنها لە ماڵەکەی خۆی کە بارەگایکی گەورە بوو بۆ هەموو لایەک بەڵکو هاتە سەنگەرەکانیش لەگەڵمان من لە یادمە چەندین جار هات لە کاتی زۆر تەنگانە لە شنگال سەردانی کردین لە سەنگەرەکانی پێشەوەی زومار سەردانی کردین و کە سوکارەکەی نات بۆ لامان لە دەشتی نینەوە سەردانی کردین و هە سەردانێکی چۆن هەمیشە پشتیوان بوو بە کۆمەکی زۆر لە هەموو ڕوویەکەوە ینی ئەوەی کە ئیمکاناتی مامبۆزێ هەبوو هەموو ئیمکاناتەکەی خۆی کە بە زەحمەت و مامۆبوونی خۆی دەستی کەوتە بوو ئەی خستە خزمەتی شۆڕش و پێشمەرگە و بەرگری و پاراستنی نیشتیمان.
پیاوی گەورە دایمە نەسیحەتمان نەکات شێکی وتبێ ئێمە دایمە بەردەوامبوون لە خەباتە و پشتی مام جەلال بەرنەدەین ئەو کاتە مەسەلەن ئەو کاتە جەنابی مام جەلال مابوو کە من چووم لەگەڵ یەکێتی بەردەوام بن و نسیحەتی باشیەکردین و قسەی باشی بەوە کردین. یەکێک بوو لە خەڵکە نزیکە و خۆشەویستەکانی جەنابی مام جەلال و مام جەلال لە بواری ئیشوشت کارەکانی ئەبوو عەلیە سقی تەواوی پێی بوو، یعنی ئەبوو عەلی بۆ خۆی خۆشەویستی هەموو لایەک بوو، یعنی بەڕاستی بە دڵسۆزی و بە کارامەیی خۆی جێگای خۆی لە دڵی هەمووانان کردبووە و بە تایبەتیش مام جەلال و کاک دکتۆر فواد و ئەو برادرانەی کە زیاتر لە سووریا بوون کە عیلاقیان لەگەڵیان هەبوو و ماوەیەکی زۆریش لەگەڵ کاک کەمال خۆشناو کە سەرپەرشتی ئیشوکاریە کرد لە قامشلی لەگەڵ خوا لێ خۆش بوو کاک کەمال خۆشناو و ئیشوکاریانە کرد لێ. وەختان چۆنە ئەبوو عەلی بوو چۆرە مام جەلال وەک ئینسانە یعنی ژماڵاویە، يعني وقت إنسانك جمالاوي احتمال سرد كده علاقتي يعني على مستوى ما ظنها بين كان وجد هيروخان دايم قلت أبو علي خالو منا خوارزك فوتشره كاك خبات وكاك بابل همان يعني قلت خال بوزي خال بوزي مام جەلال خۆشی دەویست بەتاکید یانەوە شوبهەی تێدا نییە، خۆشی دەویست سوحبەتی لەگەڵ دەکرد متمانەشی پێی بوو، یعنی باوەڕی پێ بوو کە زۆر یەکێتی خۆش دەوێتن و مخلیسە بۆ ئیشوکارەکانی خۆی نەک بەس خۆی عەشیرەتەکەی کە سوکاری هەموویان لەسەر ئەو ڕێگایە بوون، بۆیە ئەو دەورەی مام جەلال بەرز دەرخاند لە ناو خۆشماندا باسی دەکرد و مام جەلالیش کە ڕێ دەکەوتە قامشلی هەموو جار لە کەلای دەدا ئەبوو عەلی لە زیافەتی ئەبوو عەلی بوون لەو تێدش بە ئیشی بۆ دەگوت ئەبوو عەلی فڵان حەزب بینە ئەبوو عەلی بڕۆ و کابرای مەسوودی سووریا لە قامشتی با بزانیتن کە هاتینە با بێتن بیبینین و هێنوانە. علاقاتی باش بوون گەل ڕەحمەتی مام جەلال gelek dostê ek bûn. Ez bi xwe biçîk bûmî wextî gel cara el gel hatime pêşiya Mam Celal. Em hatine me pêşwazî lê kiriye sê malka. ثروة علاقاتي والقال فركدات يا كتي وتايبت جناب امام جلال يعني علاقاتك حد حزباتي دارواز وقاش وعلاقات عائلي يعني تشتا مامبوزي بقول يا مام جلال هو اقتضى لا تنفيش مام جلال هي مامبوزي هي وقت يجي خوال بس مام جلال وجگە لەوەی کە دیوەخانێکی گەورەی هەبوو ڕسمێکی گەورەی یادی بەخێر مام جەلالی هەڵواسی بوو هەتا یەکەم جار کە من چوم دوای ئەوەی کە ئەزیەتیان کێشا و خواردنیان خوانێکی جوانیان دروست کرد بوو سپاسم کردی سوپاسی من مەکە ئێرە میوانخانەی ئەو پیرەمێرەیە و ئەس خزمەتکارم لێرەیە واتە میوانخانەکەی دانابوو میوانخانەی مام جەلال و خۆشی دانابوو کە ئەو ئیش و کارەکانی ئەو میوانخانەکە بۆ خاتری مام جەلال کە لە ڕاستیە هەمووی ئەرکی خۆی بوو میوانخانەکەش ئەرکی خۆی بوو و هەموو ئەو خەرجی مەساریفانش کە ئەیکرد کە کەم نەبوو زۆر و هەمووی لەسەر ئەرکی خۆی بوو تێکدا ژیم تێکدا ڕاژیوش براتیژی مەستوری مام جەلال ئەم حەمی وەسا ئەم تەفکیرێ مە حەمیاژی حتا مامبۆزیژی گاوا مام جەلال عەمرێ خودێکی قەدیا کوردی حەمی ما ساکنی حەمی کوردستان شکل عام Ez suzê demete bab. Ez wekû Mustafa, wekû hevalê te em we nekin xelk hes pê biket enû te işmalê dîr ketî. Em ê we bikîn enû heçî qesta me bike bizanî te hêşte sax